سلام تاسنە بۆ ئازەوە شەیسەکاماجە بەرنامەی وتەر و دێخوانی ئینامی خزمەتانێ ئازەوە شەیسەکامە ئینامێ جە لادەگەی وەش و هۆرامانی ئاویج لادەگا ناوباخان کە نزیک بە ئەحمەداوین ئیویرەگا چیگەی بەرنامە کەرمی پشتیوان بەخوای گۆرەی جابا بیکەمەوە بە شێوەزاری سۆرانی بۆی کە هەموو ئاز و خۆشەویستێک لێمان تێبگا سڵاوی خواتان لێبێ ئازانمان خۆشەویستانمان بەرنمەیەکی دیکەی دێخواتان پێشکەش دەکەین ئەم ئێوارێژ لە گوندە جوانەکەی گوندی ناوباخان کە ناوەکەی هەر بەخۆیەتی پڕە لە باخی جوان و سروشتێکی جوانی هەیە و لەگەڵشی دانمەنمە باران دەبارێت ئێمە لەم گوندە جوانەدا باز لە سروشتی جوانی گوندەکە و باخ و باغداری و لەگەڵیش یا باز لەوە دەکەین کە ژیانی کۆمەڵایەتی بژێوی ژیانیان کاریان لەم گوندە چۆن بەسەر دەبن بەرنمەکەمان بە سپۆسەری دەستگای خێرخوازی بەخشینە کە ئەم ئێوارێژ ئیفتار و ئێوارەخوانیان بۆ ئەم گوندە ئازیزە ڕێخستووە پێکەوە لەگەڵماندا بن بینەرما من بۆی کە هەم چێژ لە سروشت و دیمەنە جوانەکانی گوندی ناوباخان ببینن هەم لەگەڵماندا من بۆی کە بزانین بلایانی کۆمەڵایەتی و پەیوەندە کۆمەڵایەتیەکان و خزمایەتی ئەم گوندە ئازیزە چۆن چۆنیە پێکەوە دەچینە نێو گوندەکە. حاجیان سلام علیک. سلام علیکم کاکی گیان بخیر وی. چاکم. تو باشی؟ احوالی تو. نسی باشه بار رو کنه کامیرا. احوالی تو واسه باشه. بینیمی مشغولی باخه کد بوی. والله بخیر هاتن تانا کم بیج هم مشتاق بخیر مثل شاو. والله تیسکاتی حقد باخل پاچینو بکاتی پیوانو. برو بهار چی؟ برو بهار چینی و ما جی تواب بو امروز نام بسوشتیتی. یا بسحوته. أمره بصحوته روجي كيما هو الحظ مالي والله بالتأكيد أمصال باران بارين شلون بو والله الحمد لله الأخوة بدي أمصار زور باش بو براتن ما هو أوان ذيك جانا بيشوي زيادة باران نباريوا أم بو جاوشة توذا نارحته بو أم كجي أما أنا بو جشوانا ذررينية الحمد لله يسجوا تخيل باران نباريوا إن شاء الله باشتر بيت إن شاء الله والله إن شاء الله باران زيادة باران پێم خۆشە پێما مەشغوڵی هەڵپاچینی ئەم ئەمە چییە؟ ئەمە هەنجیرە باشە ئەمە من هەموو ساڵێک ئەوایان لێ ئەەکەم بۆچی ئەوە کەنەشن بەرەو سەر ئەمڕان بەریشیان جوانترە باشترە بەرەکەیان زۆر چاکە ئەگەر ئەوا بیان قتێنی بەڵام ئەگەر بشنە سەرەوە نەبەرەکەیان باشە ئەبرا چنیشیان هەر باش نییە زەحمەتی زۆرە بۆ چنینە زۆر ئەبێ ئەمانی ئەوڵا ئەبێ ئەو خەڵفانەی کە ئەمساڵ لێ بیان بڕی لەبەرەوە کە ئەو خەڵفەی پێشووی ترخۆی خەڵ لێ ئاتۆ بۆنجیر بەرەکەی باشە و ئینی نەخۆشی لێ نا سەمەریشی سەمەری زۆر چاکە ئەوڵا من چکە زوو لەوە پێش ئەمە ئەو بنانەیە هەمویان ئەو هەمووی بچوو بۆ ئاسمان هەموم بڕی بەڵام زۆر زەحمت بچنینیان ئەمڕە هەجیشیان باشنەوە دایم هەجییان نەخۆش بوو وەڵام ئێستا کەوام لێ کردوون الحەمدولillah نە نەخۆشیشیان هەیە نەبەرزیشن چینیەکان چاک لەش سابقا حاجیان ئەم باخە خۆت دروستی کردو بەڵێ ئەمە ئەرز بوو ئەمە ئەرز بوو خۆمان دروستمان کرد بەڵێ چەند ساڵە خەریکی ئەم وەڵام ئێمە لە 91 هاتوینە تۆ ئێرە ڕاستەکەی لە خۆڕەوەکە کە 91 خەڵک گەڕاوە بۆ منتیقەی هەموو کەسە بۆ منتیقەی خۆی ئەمەی گەڕانەوە بۆ ئێرە ئەوەی ڕاستی وەتێمەش لەگەڵ دوو ئەو براما ئەتر ئەمە ئەرز بوو ئەمە باخی ترمان هەیەەوە تا لەسەرەوە بەخی باوامان ئەوانە بەڵام ئەمە ئەرز بوو دامان نا بە باخ تێ لەو ساترە وان لێرەوە ما هەب بمارش ئەوان لێرە لێنەوە یەکۆ تێ نەچوین بۆی شوێنێ بەڵام ئەلبەتە بەشێکین لە هانەی قۆڵ وابوو ئەمە بەشێکین لە خەڵکی هاتنە ئێرەوە ئەتێ ئێمە زووش قەدیمیش هەر وەکو هاوینە هەوار لە 1970 ئەوانە هەر ئاهاتینە ئێرە 6 مانگ لێرە بووین 6 مانگی چوونە تۆ هانێ قۆڵ ئەو کاتانە وەڵام ئەتین لەنەوەیە کە گەڕاوینە تۆ ئێمە ئێرەمان کردۆ بە دێو خۆ زۆرین وەکو بنەماڵە وڵات تو بعضێکیان لە خورماڵ و بعضێکیان لە سلێمانی و ئەتر ئەوە پژاوین ناستەکەی
ژیانی لادێ ژیانی ناوباخ چۆنە بە تۆ کە لێرەیت زۆر کەزن بە تایبەتوانی لە تەمەنی جەنابتان زۆر تەحمل ناکەن لە شارا و حەزیان لە ناوباخ خۆ من ئەگەر لەم ناوشت باشم بۆ شار بەڵام من خۆم تەحملی شارم نییە ئەوەی ڕاستی بێت ڕۆکەنێرەوە کامێرەکە ئەوەی ڕاستی تەحملی شار نییە من ئێرەم پێخۆشە تاوەکە ئەم باغداریەم پێخۆشە تا یعنی ڕۆژی جارێ یا هەفتەی جارە بگەڕم بنا ئەم باخە زۆر دڵم باشترە تاوەکەتەی کە ناستەکەی بچمە شار ئەوە دڵ ئارامە بێتەوە وڵاتم ئارامە بێتەوە ئەمڕا ئێمە ناو باخ وشت و باغ هەڵ ئەفاچم و خۆ مەژغوڵەکەم پێ و ئاوا یا حاجیان ماشەڵڵا باخەکە باخێکی جوان و پڕبەرەکەتە الحەمدلله ئەمەیان ئەمە هەڵوژەیە بۆچی ئەمە پێش هەمویان ئاوا ماشەڵڵا ئەوە بوو هەڵوژەوەیە هەڵوژە دائم عادەتی وایە بەر لە هەموو شتێک گوڵاکات دوای هەڵوژە ئەتێ قەیسی یعنی شێڵانەیە هەورامیەکەش هەڵوژە شاهینە قەیسی زووتر هەڵاڵاکەن دوای ئەوانیش هەرمێشمان هەیە بەڵاشتا هەرمەکە ئاگای لە خۆی نییە جارێ جای ماوێتی ئەوە وڵاو ماوەیەکی پێچێ جا ئەمەش هەنگی دنیاییە ئەم هەنگی دنیاە کەوتینە مانگی دوانزە دەستەکە بە گوڵکردنەوە مانگی دوانزە و دەستکا بە گوڵکردن تیسا هەرۆرەوە نییە هەڵی پێچاوە هەڵپێشاوە ئەیکا بە هەنگی دیاڵێ جەنابی شلان شارەزادبی ساڵێک سەمەری هەیە ساڵێک نیەتی وڵای مەهەیەتی هەموو ساڵێکی ئەمە یەک ساڵ نەبیوەتی نەی بووە ئەویش بە فرێکباری لەم سێ چوار ساڵین زقمێک زقمێک بوو ئەو زقمە بردی ئەنا ئەمە ئەوە هەمانە هەموو ساڵێ بەرەگرە بەی باشیش الحەمدە کەشوهۆی ئەم گوندە گوندی ناوباخان زیاتر بۆ چ درەختێک بۆ چ شتێک بۆ هەموو درەختەیە شێت ئەگە ساڵەکەی زۆر سینە زقم نەبێ چکە ئەگە زقم بێ هەنگی دنیا و پرتەقاڵ سەرمایان بات ئەگە زقم بەڵام ساڵی وەکو ئەم ساڵ یا پار ئەمانە ئەم ساڵانم گونجاون بۆ هەنگی دنیایی بۆ پرتەقال پرتەقالمان هەیە لا لەنگیمان هەیە ئەوانن حقدی بریان هەیە خراپ باش بوو الحەمدلله وڵا باش بوو جا تەرزەش بێت تۆزە تەرزەش تۆزە تەرزە بۆ ئیسە بۆ ئەم گوڵە خراپە بۆ گوڵە خراپە بۆ گوڵی کاتێک درەخت ها لە هەڵاڵە ئەو هەڵاڵە ئەی وەرێنێت لە وەرزی بەهارە زیاتر ئامادەکاریەکان چین باخەوانە بێت چی بکە بۆ باخەکەی وڵاتی وەرزی بەهار ئەوەی ڕاستی بێ ئەبێت لەمە بنپەلی بکەیت بنپەلت کرد بێ یاوەکەتەی ئەگە بتوانی بیکێڵیت کێڵان باشە بۆی ئەکەر بتانی سنێری بکەیت لەمانە بەڵام سنێرەکە ئەگەر بتانی پێین شتی بکەیت پایزان باشە ڕاستەکەی بۆ مەسلەی ئاودێری چۆن چۆنی ئاو لەکوێیەتە ناو وڵای مە ئاوی هەل ئاوی زەڵمەوەیە لە ئاوی زەڵمەوە چاوی زەڵمەوەیە ئەوە جۆگەیەکمان دوو جۆگەمانەیە یەکانی ئەم باخانەیە یەکیشانی فەلاحە کە ئەڕوا بۆ هانەی قوڵی هەڵام پێەیە بەڵام مە ئاوی خۆمان ئەلا حەدەیە حەقەت یێ بۆ ئەم باخانە وەڵا ئەمە ئەم ئەرزمانە ئەم باخمانە لەسەر جۆگەکەی سەرەوەیە لەسەر بەڵام ئەو جۆگۆی خوارەوە باخی ترمانە ئامۆزا و برا و ئەمانەمان ئەو جۆگەی خوارەوەیان بۆ ئەو باخانەی تر کردووە نەک بۆ ئەمانە ئێمە کە دەیتە نێو باخەکە تو ئاوە بە نێو باخەکە ڕۆیان جاجا بارانی باری عەرزەکە تەڕبێت و بۆنی خاک و ئەمە چیەگەێنێ بۆ تو وڵا زۆر خۆشە ماشەڵڵا نیوە باشتێکە ڕاستە وڵا زۆر پێم خۆشێکە یم بەنا ئەم باخە ئەوە سۆزی ئەبینم ئەو گوڵانە ئەبینم دڵم هەجە خۆیە گەشە بێتە خۆی بەشێکی تەندروست باشیش پەیوەندی بە معلوم ئەو شەوە هەیە مەسەلەن شوێنێک کەشواوەکی بەم چەش نەبێت و معنی شوێنێکی ئاوا بێت کاکە شارێسەوە هەمووی جەنجاڵی و سیارە و دوو کەڵ خورماڵ شارە لە لامە وە کابراوەتی ڕۆژی وهەیە ڕەنگە دوو ڕابچمە خورماڵ بەڕ ئەو پەمەگە ئیشێ کارێکم هەبێ ئەنا بەبی ئیش قەت ناچمە خورماڵ پێویستی ماڵەوە مەسەلا ڕۆی ئەیێنی ئەگەڕێمەوە ئەتە دایم هەم لەم نا ئەم باخانە تەمە زۆر ئەم خەمدە باخە ئەوە ئەڕوا و لەسەری شو باخی تیکشمانەیە ئەتر ئاوا مەژغوڵین بۆوانەوە ئەوەی جوانیش پێشتی ژاماژت پێکە حاجی هەموو خزمان بە دەوری یەکەون برا وەڵای مە زۆرین حەقەدەی خزم و ئامۆزا و ئەمانە زۆرین باخەکان پێمان ئەڵێن خێڵی سەیەبەک پێڵەمانەوە خێری تایفەی سەیەبەک یا خێڵی سەیەبەک ئەمە تر بنەماڵێ ئەوین ئێمە هەمومان تا ئەچێتە باخی شێخ هەیە لەو بەرەوە ئەو چەمەکەمان بینە لەگەڵ باخی شێخە ئەو بەری شێخە ئەم بەری ئێمەی دێتەوە بۆ ئەو سەیەبەکە باوا گەورەمانە ئەو باخەی سندووە کاتێەوە تا بڕێک هەیە لەو بینمانە
لە ئەخیری ئەم باخی ئێمەوەیسە کۆڵانێکە ئەو باخی سەیبەگە تا ئەوەیە ئەوی باوا گەورەمانە تر دابشمان کردووە تو وەچەی زۆرە دیکەی هەفتا ماڵە بینیە ئیسە ئەگەر بۆ وەچۆ ئەمانەی سێ ئەوەی کە جوان بوو من بنێ و گوندەکە شاگەڕام دیمەنی خانوەکان وەکو قەدیم هەرماونەتەوە وڵات بعضێکە ماونە ئەوشی کە دروستەکە خەریکە نیە هێستا بێ وەڵامی بعضێکە ماونەتەوە وەکو قەدیم ماونەتەوە تراوە مەشغوڵی نەئادەم دادێ بۆ دانیشتنی بۆ خۆمان کاک حاجی ڕەمەزانان سەخت نییە بۆ باخەوان و خەریکی باخ مەسەلەن ئەزمونێ بێ لە ساڵانی ڕابتۆلانێ لە چلی هاوینە بووبی وڵا بەڕۆژی بوومخوا من وەک کابراوتی لە دادەیە بووم چلێ هاوین بۆ درێنم کردووە درێنم کردووە چلێ هاوین بووە بەڕۆژوش بوو ئالە و دەستێکمانەیە لەو خوارە لە پشت خوڕماڵەوە ئالوێ چلێ هاوین بۆ درێنێشم کردووە تا سعای 11 لەوە لە ڕۆستومەتەوە ئەتر قەدێ باخیش وڵا هەر کاتێ ڕەمەزانیەتی بێ باشی بۆیە ئەم بنپەل و باخ و ئەمانە ناکەوێتە تایسە نەکەوتۆتە هێن ناکەوێتە هاوین و ئەوانە بە فێنکاییە چووکەی سەحالی مەسەلەی ئەگەر ڕەمەزانیشە ئەگەر ئیشیشکەی بتاقەت نابی مەڵام وەکێ مەگەر وەختێ بتاقەت بی یا ئەو دێرانێ ئەویش بە ڕۆژە ئەگە گەرم بێ ئەی نام لەنە باخی شار گەرم نییە ئەوسا منە ڕەحەت بووین وڵی زۆر باش حاجیان دەستچاوە خۆش بێ زەحمەتی کێشە قوربان دەستە خۆش بێ و ڕۆژ و تاواتان قوڵ بێ ئینشاڵڵا قوربانە دەستی خۆش بێ خۆ ماوەساگیان سلام علیکم عليكم السلام ورحمة الله خاصني أحوالته تنقو باسه والله خاصنا الحمد لله بهورامي قسي كرميان بسوراني والله بهورامي والله ايشي بسوراني ما خلق بياوني خاصة بس بسوراني ايه ده يلا دي ماوەساگیان وەزن چۆنە والله خاصنا الحمد لله تەنووسی باشە والله خاصنا الحمد لله لەگەڵ ئیشی باخوانە چۆنی وەزئە والله لەگەڵ ئیشی باخ و ئەوانە الحمد لله باشترێکم و ئیشەڵا باشترێکم و ترێ یارمەتی باوکتی ئەروەڵا یارمەتی باوکم و باوکە زۆر یارمەتیان بۆ باخۆوانە ئەروەڵا یارمەتی باوکمەوانە هەم و لەش ساغ بێخوا دارەکە بە دەستی وا بزانمە تەمای بچی بۆ کوێ وڵا بەتەمەم وڵاحەکان بێن یاخۆ لەش ساغ بێ بە ڕۆژوشی ئەروەڵا بە ڕۆژش ئەلحەمدلا پێنج فەرزەش لە مزگەوتی ئەروەڵا پێنج فەرزە لە مزگەوتم یاخۆ لەش ساغ بێ یاخۆ باخەکە تا ماشەڵڵا جوانە ئەروەڵا جوانتر ڕۆژانە خەریکەبی لەگەڵ باوکتا چیەکەن یەن لە ناو باخەکەی وڵا ڕۆژانە ئێم بە ناو باخەکان لەگەڵ باوکم و لەگەڵ باوکمەوانە ئیشەڵا ڕۆژانەیەم بە کورە ڕۆژانەیەم بە ناو باخەکە پەلوشتی بێ پەلەکان هەڵا پاشم و ئەیان سووتێنم و تر ئاوە یاخۆ لەش ساغ حەزر لە ناو باخ و گوندی ناوباخان یان شار وڵا حەزم لە گوندی ناوباخانە ناوباخان خۆشترە ئەیچی جاوە جاو بەرەو بەهارە ڕۆین هەر زۆر جوانترە هەموو ێوارە بێ بچی ڕەشە وڵاخەکەمەی تۆ وڵا هەموو یارە بێ بچم وڵاخەکان بێنمە و لەکوێن ئینەکان لە شاخەکەون ئەروەڵا لەو شاخە لەگەڵ باوک تاوزان پێشتر پەیوەنی ئەوەتانە کرد درەختەکان باڵە بۆچی بۆ باخەکە وڵا هەم بۆ باخەکەش و هەم بۆ درەختەکانی هەم بۆ درەختەکانیش ئەمساڵ باران زۆر باریە ئەروەڵا ئەمساڵ باران زۆر بارێ بەدڵە بوو ئەروەڵا لە خواردنا حەز لە چییە؟ وڵا لە خواردنا حەزم لە گۆشت و بریشک و ئەوانە شۆر باوشتە حەز لێ نییە لە سۆر باوشتا برید دووش لە وارە خۆشە ئەروەڵا حەز لەوانەیە شۆربا هەرمەخۆ هەر نایخۆم خوا لەش ساغ بێ هەر ناخۆ ئەی پارشێوان خڵاسی پارشێوان وڵا پارشەوان لەگەڵ باوکم و دایکمەوە ناڵەسم ماس و شتە خۆم و نەخوا لەش ساغ بێ ئەوە
هەموو ئەم ڕەمەزانە و ڕۆژە بە ڕۆژوو بێ الحەمدلله والله ان شاء الله همون رمضانك ان شاء الله بالروجو ئەی لاخوا دەشت ساغ بێ یاخوا بێ. با زۆر ماڵوو نەکەین چۆ پێکەمی ژیام دوایەم تەسویر دەکەم ماگەکان بێنەرەوە ئینشاءڵڵا ان شاء الله بە قوربانم چاوە خۆش بێ ساقەوە حافیز بێت با بچمە لای ئەم ناڵە جوانانە هاتوون ئەی سڵاوی خواتان لێبێ چۆنن وەستان چۆنە باشن بە ڕۆژووی بەڵێ ناو چیە تۆ ئاویە ئاویەر ئاویە ئاویە ئەیا خۆ لەشت تۆ ناو چییە ئایا یاخوات لە ش ساغ بێ و بەخێر بن یاخوا تۆ چۆنی وڵا باش حاڵتان وڵا خۆشی تۆ ناو چییە مەحسا مەحسا بەڵێ مەحسا مەحسا ئێمە بچکۆلایە ناوی چییە ناو ئانو ئانیا ئانو ئانو ئەی ماشەڵڵا ئانووی جان دەنگ و باستان خۆشە گون وڵای ببورم هیچ شکلێت توشتیشم پێ نییە بۆتان بێن دەستان خۆش بێ كردمني الحمد لله خۆی گەورە نیان بڕێ ضالي ناصحي ناصح وحمدي وميدني ماڵتان لێرەیەوە بۆ مەکتەبە چنەکرێ ئەحماوە لە ئەحمەداوا بن بەڵێ ژیانی گوند قانعينه ژیانی گوندە پێ خۆشە بەڵێ خۆشە سروشتێکی جوان و ئەوەیە هەرۆڵە ئەی لەکوێ یاریەکەن یاریشتان وڵا تعال اخوي ها هەڵا لە ترۆ لە دەرەوە تۆپتۆپێنەکەن وڵا جارێکی هەلێرە لەکوێ لە هەتان جارێکن سەحەگە جارێکی ئێچە مزگەوت هەرۆڵا هەموو جارێ دەرس و دەوری مزگەوتان هەیە ناوڵە لێرە نیمان لێرە نیتە لە خوڕماڵەوەوانە هەیە وا من لە هەڵە جەمەز لە هەڵە جەهەن لە هەڵەبجاتانە یاخوا دەستان خۆش بێ عەزیەتان کێشا ئێمە زۆر زۆر دڵمان خۆش بێ و مابینی ڕۆین لای کاکەبینە کاکەبینە گیان سەلام عەلەیکم عليك السلام وەرزت چۆنە الله دەمسی باشە الله حاڵە حواڵی تۆ الله خزان الحەمدا بە ڕۆژووی الله ئەخوای گەورە قبوڵی کا لێرە خوێنی نا والله لا خدمة مەکتەبی تیانێ ناوباخان نا هیچ مەکتەبێکی تیانێ سەرەتایی نا بس بيرسل لا حماهم يساتم بخور ئەبێ بچنە ئەحمەداوا بۆ ئێستا بۆ ئێستا لەکوێ نا من اسم بخور ما چی بۆ خوڕمان والله ئەی زەرورە مەکتەبی ژەبێ لێرەوە نیە هلا والله زۆر قوتابیەکان هلا والله زين لەش ساغ بێ لەگەڵ باخ و باخداری و ئەم شوێنە خۆشەتانەیە ماشەڵڵا ڕۆژانە چۆن بەسەرەبەی لەگەڵ دوای سعیکردن و ئەوانە هلا إما قرين بنا باخوش تغن ئەمە باخی خۆتانە الحەمدا أي بابا باپیر ئەی چۆنە ینی لە ڕۆژانە چیەکەی هلا إما بنا باخ كان یارمەتی باوکتی یان باپیرە يارمتي باكم أيام بابير دەش ساغ بێ یاخوا دەستێ خۆش بێ یاخوا خوش بياخو ئەزیەتی کێشە عاديتني دەست خۆش
شەیان سەلام عەلەیکم عليكم السلام تەنسی باشە والله باشين أحوالي سلامة تو. ديخ والله باشين لە سلامة دوورەواتم بۆنی چێشت و عینەکە بۆنێکی خۆشیە بوو توتما بزۆم بزانم كيشتي بخير بين سر تشاو سلامت بیاخوا سلامة بيخوا بيوي بيخوا خەریکی والله خريكي شيش بو يواري رمضان لەخوا لەشتان ساغ بێ سلامة بيخوا ژیان چۆنە لە گوند والله چۆنە باش. بەلاتانە والله خۆشە باشا خوشة خريكي كارين و باغداری و باغداري وواتر تشيج لينين و ايواران و خێرێکی گەورەیە بۆ خەریکی. ڕۆژوانان والله بو روجوانا انا والله لەخوا لەشتان ساغ بێ سلامة بيخوا خواردنە کوردەوارەکان تا چەند لە گوندیان لەم گوندی ناوباخان احتیمامی پێ ئەدرێ و ئەنی حەستان لێ بێ والله. خواردنێکی دیاریکرا هەیە بەم ناوچەیە وەکو بڵێن بۆ زستانان بۆ زستانان بێ ئاو زیاتر بەڵێ، بۆستانان وڵا- چی هێسە لەم وەرز و ئەوەیە زستان وڵا شێرممان هەیە و ئەوە ترخێنی پێڵێ بە سۆرانی بەڵێ دۆینەمان هەیە و دوێنەوە ئاواتر وڵا ئەیتر ئەو شتانە بۆنی چێشتەکە خۆش بۆ میێوارە چی دروست کردووە وڵی برنجم لێ نابووە تراوە مریشکم چا کردووە و شلم لێ ناوە یاخوا لەش ساغ بێ سەلامەت بێخوا ڕۆژانە ئافرەت ڕۆڵی چیە بێ لە نێو گوندا لەگەڵ هاوشانی پیاوان وڵی تراوان خەریکی ئاژاڵدارین بڵێن دایک مێسەچێ بۆ ناو ئاژاڵەکەمان ئاژاڵمان هەیە بەڵێ ئێتر خۆشمان بڵێن هەر مریشکیشمان هەیە تر نەچم سەرپەرشتی مریشکەکانەکەم و ئێوانانی شێشیان بۆ لێ ئێنێم واتر بە ڕۆژی شاییژەکەم واتر مرتاحی لە ژیانی گوند و ئەوانە وڵا باشە خراپ نییە زۆر خۆشە کە شوایەکی پاک ماشەڵا گوندەکەشتان زۆر جوان و وڵا باشە پاک و تەمیزە وڵا گوندەکەمان الحەمدا خزمایەتی و دۆستایەتی وڵا وەژە باشی نێمە هەمومان هەر بەدەم یەکۆ هەین هەرە وڵا ئێستا ڕۆژانە ختمیشمان هەیە ختمی بڵێنەی ژنان ختمی قورئان و بەڵێ ختمی بۆ قورآن ئافرەتانی ژەیە لێرە بەڵێ لە مزگەوتەکەیە خۆمان لە ماڵی مامەم لەوێ هاوسەرەکەم بڵێ مامەم قەڵم قورئانی هەیە لەوێ دانیشین ختمی قورئانی ژەکەی هەموو ئافرەتەکان کۆبنەوە بەڵێ یاخوا لەشتان ساغ بخوای گەورە قبولی کە ئینشاءڵڵا سەلامەت بیاخوا. ئەزیەتی کێشە عزیەتی نییە. دەستە خۆش بێدا بەخێر دەگەن لەسەر سەلامت چاوم. بیاخوا قوربانم حافیز وڵا زانمان دای حاجەم بینی دانیشتوو لە بەدرگا جا پێم خۆش بوو تۆزێک گفتوگۆ و قسەی لەگەڵا بکەین نایان سەلام عەلەیکم عليك السلام مامۆساگیان تەنسی بەخێر باشە؟ بێن بەسەر بە چاو قوربانم سەلامت بیاخوا تۆ چۆنی وەزە قوربانی باشە تۆ بم حاڵ و ئەحواڵی تۆ وەڵا باوانەکەم باش. الحەمد و سەنا بۆ یەخوا باش بی، شەڵا باشم باشە. لەخوا بەزیال بێ لەگەڵ ڕەمەزانە چۆنی والله الحەمد و سەنا بۆ خواگیان تایسە نەمشکانوە و هەر بە ڕۆژ ئەی یەخوا لەش ساغ بێ خۆی گەورە قبولی کا ئینشاءڵڵا بە قوربانی هەر بم. چەندێکە لەم گوندێ هەر لە والله ناڵێ و کاتە لێرە لە بووی؟ ئێران هاتوینە تۆ گەڕاوینە تۆ تایسە لێرێ گوندەکەتان دروست کرد بەڵێ ئەها. ئەگینا گوند نەبوو تر خۆمان کردمان خۆتان وردە وردە ناو باخانی و شتەی تر بە بۆنەی باخەکانەوە نەڕۆشتین و خۆرماڵ جا تۆ تەمەنێکەیە پێم خۆشت کەمێک باسی قەدیمم بۆ بکەی جاران ژیان چۆن بوو ڕەمەزان پەیوەندی کۆمەڵایەتیەکان خزمایەتی کوڕە بەو قورعانە مامۆساگییان ئەو سای خۆش بوو ئەو تا سا خۆش ئیسە ئیسە کە سەردانی کەس ناکە ئەو سای کاسە هامسایی. ئەکرد و سەردانی کەس و کارە دەکرد بە شەو ڕۆژ ددانیشتی هەتا ساڵ نۆدە ئەمجار ئەو ڕۆشتی تۆ بۆ مەجلیس گەرم بوو. ئێستا هەمووی ئیساڵێن خەریکی ئای چی؟ بەگەر سەردان بکەی هەمووی خەریکی مۆبایل و ئینە لە مەجلیس ئاوایتر خەریکی مەبایلێن تر هۆشیان نییە بەلای میوانەکەەوە وەڵڵا ڕاستەکەی جاران ئەو خزمەتی و کۆبوونەوە زۆر زۆر خۆش بوو بخوا زۆر خۆش بوو مامۆساگییان لەخوا بەزیال بێ ڕاستەکەی ئەم دراوسیانە هەمووی خزم و کەسی یەکیشن الحەمد و سەنا ئەوە ماڵی حاجی ناسرێ وەرمە و ئەوەی ژەر ئامۆزای حاجی ناسور و ئەوانە ئەوش کوڕەکەیەتی و ئەو ماڵەکەمانە و ئەو لای ماڵی نەشمینی کچمانە قاسم و کەس و کاری یەکترین کا عوسمان و مامە نەسرەدین و کاک مەحسین و هەموویان کەس و کاری یەکترین یەخوا هەمویان لەش ساغ بن بە قوربانی بۆم باسکەی تۆ بم. جەناب جاران سەردەمی گەنجیا و سەردەمەیە ڕۆژانە بە چیەوە خەریک بوون چۆن باغداریتانە کرد ئیش و کارەکان چۆن ڕۆ والله مامۆساگییان زمانەی گەنجی ئەو کاتە باخوشت نەبوو ناتوینە ئێرە بەڵێ. بەس بە حیوان و مانگا وڵاخ و چوزانم ئیشی ناو ماڵ و ئەوانەتان نەبوو ئەری وەڵا ئیتر ئەگەراتی نەێرە حیوانمان بوو مانگا و شتمان بوو ئیتر خەریک بووین بەو
مەڕ و ماڵاتەوەی یاخوا لەشتان ساغ بە بێت قوربانی تۆ بێ. خواردنە کوردەواریەکان ئێستا کەمتر احتیمامی پێدە جاران چی بوو خواردنانە بەتایبەت لەم گوندەیە لە هەورامانە لە ناوباخە وەڵا باوانەکەم خواردنی کوردی شێلم بوو دۆی نەبوو ئەمجار کەژک بوو سیراجووکەرە بوو ئەمجاری هێن بوو گەنم کوتا بوو ئاوا برێنج بوو بڕوێژ بوو ترخێنەوە ڕاستە ئەرێ شێلم ئاختر خێن ئەو تام و چێژەی خواردن لە جارانە ئێستا ماوە هەستەکەی مابێدیانەوەی جاران خۆشتر بوو بەڕێی تۆ کوڕە بۆ خوا مامۆساگیان ئیسە ئەوە نەخوانەی بڕێ ئەلحەمدو سەنا سپاس بۆ پەروەردگار ئەوە نەشتەکە زۆرە ئیتر چوزانم ئەو سای بەلەزت بوو تا ئیسەی شتەکە زۆرێ ئەی کاک حاجی لەکوێیە والله خەریکی باخوشتە باوانەکە خەریکی باخداری ئەوە لە خوارەوەی ئەلحەمدو سەنا لە خوارەیە و خەریکی مزگەوتەوە نوێژەکاوی تر مەلابانگدان نەڕوا نایەتەوە تا هەشت و حوت و ئەوانە یێتەوە با یارمەتی بە یاخوا تەمەنی درێژ بێ قوربانی تۆ بۆ ئینشاڵڵا هەر مامۆساگیان تەندروست باشە بن ئینشاڵڵا قوربانی تۆ بۆ هەر لە خۆشییاون مامۆساگیان قوربانم زۆ خۆشحاڵ بووین یاخوا بەخێر بێن سەر و سەر چاو قوربانی تۆم، ئەزیەتان قوربانی تۆ دایکگیان. یاخوا بەرنامەکە هەر بەردەوامێ و دینی ئیسلام سەرکەوتوو بێ یاخوا سەلامت بە ئیشەڵڵا قوربانم دەستە خۆش قوربانی تۆ بۆ عزیزی من بە قوربانی تاوەکەم دایکگیان باوانەکەم. سەلامت بیاخوا من بە خواحافیز قوربانی. سەلامت بیاخوا بە قوربان سەر و سەر قوربانم چاو. خواحافیز بەخێر بێن بە سەر قوربانم و سەر چاوەکەم. چاو. ئەم خوشکازیزە لە ژوورە و خەریکی ئاژەڵەکانێتی بێما بە ئێوارەیە و وردە هاتوونەتەوە با بچین کەمێک گفتوگویان لەگەڵا بکەین. خوشەیان سەلام عەلەیکوم تەنووسی باشە یاخوا سەلامەت بی تەنووسی تۆ چۆنە یاخوا باش بی کەما بێ ئاژەڵەکان لە لەوەڕ هاتنەوە شڵە دەمەوە ئێوارەت لەبێت لێرە وردە ئەروەڵڵا ئەبێ هەموو ئێوارەیەتر دوای ئیشی ماڵۆ سێشت و شتێت دەتێ بێمە لایەنەوە لەو پەشە خۆیانیەنەوە ترێن بەدەمیان ڕاستەکەی دواتریش دۆشینوانێ ئەوزان بۆکی وردە ئەروەڵڵا بەیانیان بەس بەیانیان بەڵێ ئێستا ناکرێت وەڵا ئیسەتر بڵێن بۆ گوێرەکەکان بێ بۆ گوێرەکە ڕاستەکەی بۆی ئەوان ئەروەڵڵا جەنابەت لێرە هەر بە ئاژەڵداریەوە خەریکن بەڵێ بەڵێ باخشتان هەیە بەڵێ هەمان یاخوا لەشتان ساغ بێت خۆشبێ سەلامەت ژیانی گوندە پێ خۆشە مرتاح ئەروەڵڵا پێم خۆشە ئەی ئەم هیلاک نابی ئاوا هەیە نەوەڵا قەتی لاگ نابم لێرە من بڵە زیاتر لەوانێت تەندروستیشی باش بێ بۆ سەحەت شکر بۆ خوای جوڵی تایە و حەمدی سەنا بۆ خوای گەورەرە وەڵا ڕاستەکەی. باشین شکر بۆ خوای یاخوا لەش ساغ خۆش بێ بێ بۆم باسکەی لەگەڵ ڕەمەزان و عیبادەت و ئانا چۆنین شکر بۆ خوای گەورە حەمدی سەنا بۆ خوای زۆر باشی لەخوا بە زیاد حەمدی سەنا بۆ ئەو خوای خوشکەش باسیەوەی کردوێت جیاوازرانێ لە گوندەکانی تر هەنێک گونجلانێ هەیە بێ ختمی قورئان و ئەوتان هەیە وەڵا لەخوا بە زیابێ 6 بۆ ساڵە خانمان. لە ماڵ خۆمان بەڵێ. ئەتر لەوێ دانیشن بۆ ختمەکە سەعاتی 11 بۆ ماڵ خۆمان تا نوێژنی و ڕۆژ ئەکەین بە جەماحەتی جاڕۆنە یاخوا خۆی گەڕ خۆش قبوڵەکەی بێ خوا بە ئینشاءڵڵا قوربانە بن سەلامەت بن یاخوا باسی ئەوم بۆ بکەی لە نێو گوندا ئەمساڵ کە الحەمدا بارانی باشباری و جەوەکە بۆ چەشنەوەی سەرەوە نمەنمار بارانە بارێ دڵخۆشکەر بوو بۆ ئێوە شکر بۆ خوای گیان ئەرێ وڵات دڵخۆشکەر بوو ناس سپاس بۆ خوای گەورە لەخوا بە زیادە حەمدی سەنا بۆ خوای گەورە
يا السلام عليكم. عليك السلام بخير بين يا اخوة. قربان. سرچاو كانم يا الله اخوة بخير. يحفظكم. سرچاو بخير نسي بين يا باشا. أخوة. سلامت ان شاء الله ان شاء الله زور جوانا. يا اخوة بخير سلامت بي. سرچاو جناب قربان. اللي رخري كي داري. ارى والله يا اخوة لاش صار. يا اخوة سلامت ان شاء الله حسب قربان. كم يك مشغول وبيجلس كاتي تشيا ما بربان قروين. والله اوتهم لا هلا جيت ازشتم بو هنان. راستك. آل كشتمان ما بوچون آلكم بهنان. أول ساعة مكرك كرديو تجورو كرك روشتوتو. يا اخوة أول ساعة خم آلكيان بمي. گوندا ئەم شوێنە تا چەند گونجاوە بۆ لەوەڕ بۆ ئاژەڵداری والله خوای گەورە هەر بۆ ئاژەڵداری دروست کردەوە بەڕاستی الحەمدولله یعنی سنوورەکە و شورای شوێنەکە هیچ کشت و کاڵێکی تیا ناکرێ شاخەکەی سەختە هەر ئاژەڵی تایە هەر ئاژەڵداری تیاکرێ ئاژەڵداری تیاکرێ یاخوا لەشتان ساغ یاخوا سەلامەت ئینشاءالله بەس ئاژەڵی وردە هەیە جەنابیان لەم دیا بەس من ئاژەڵی وردەمەیە ئیتر ئەوانیتر وڵا خوشتیان هەیە ئەوان شوانی ناکەن بەڕاستی بە ڕۆژایکەن بۆ شاخا و تر ئێوارە چن بە دوای هێن و جاری وایە خۆی هێتو وەرزی زستان و سەرما قورس نییە بۆ ئاژەڵداری و بەڕاستی بۆ ئاژەڵداری زووسانان سەختە سەختە خەڵک بۆیە تۆزە دەستی لە ئاژەڵداری ساردە لەبەرەوەی زووسانان سەختە ڕاستەکەی ئەرەوەڵا ئەرکی زۆرە ئەرکی زۆرە ئەرەوەڵا سەرما و زۆریش ئەرەوەڵا جەناب لەگەڵ ڕەمەزانە چۆنی والله الحەمدوللیلا هاوینێکم گرتووە تر لەخوا بەزیاوێ باشم الحەمدوللیلا شوان و ئاژەڵداری لە وەرزی چلێ هاوینوانە قورسا زستانان الحەمدا باشترێکە بۆ زووسانان باشە بەڵام هاوینان تۆزە سەختە ئەرەوەڵا شوانی بیت و بۆ شاخ شوانی بی یعنی هیچی شوکارێکە پێ ناکرێ ئاژەڵ هەبێ بێ خەریکی ئاژەڵەکە بیت ڕاستەکەی تعزیێ هەبێ بێ بڕۆیت نەخۆشی وە بێ بێ بڕۆیت یعنی ئاژەڵە وردە ناکرێتەوە دەری نەکەیت ئاژەڵە وردە ئیدارە ناکا دەری نەکەیت هەر ئەبێ ڕۆژانە دەریکەیت ئەم شاخوکی و لە بۆ لەوەڕ باشە ماشەڵڵا یون و سەوزای الحەمدوللا ئێرا گەرمیانە یعنی لە هەموو شوێنێ زووتر لەوەڕی پێگەێت دەست چاو خۆش بەعزەتی کێش نا لە خزمەتانە بە خێراتتانەکەم سەر چاوماتن بەخێر بێن یاخوا سەر چاوەکانم یاخوا بەخێر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله
أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. دووبارە سڵاتانێ بە دازان و خۆشەویستانمان لە بڕگەیەکی دیکەی بەرنامەی دێخوان لە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست دەبین لەم مەجلیسە پڕبەرەکەت و خێرەی پیاماقوڵانی گوندی ناوباخان کۆمەڵێک گفتوگۆ و کۆمەڵێک قسە و باز دەکەین باز لە گوندەکە و باز لە ژیانیان و بژێوی ژیان و سروشتە جوانەکەی گوندی ناوباخان دەکەین. دووبارە زۆر سپاسانەکە بە ئامادەبوونتان یەخۆ دەستان خۆش بێ. خێربێن یاخۆ ئازێتان کێشان یاخۆ خێرستان خۆش بێ یاخۆ قوربانم زۆر سپاسانەکەین. مامۆستا گیا پێم خۆشە بێمە لای جەنابەت باز لە مانگی پیرۆزی ڕەمەزان و ڕەمەزان لە گوندەوەمان بۆ بکەی خزمەتەی. تا پێمان خۆشە بە شێوەزاری شیرینی هەورامی تۆ قسەمان بۆ سەر و چەمەکەم. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين محمد وآله وصحبه أجمعين. خێرامایی کەناڵ و پەیامی کرد و خێرامای جەنابی تا کرد و دەستوەشیم هەن پێی دەستگا و بەخشینی پێی زەحمەتەکەی شاکە زەحمەت شاکێشان دروستکردەی ئیفطاری چی دەگا ئازیزێمانە پێی ڕۆچەوانە و ئیدەگێ خوای گەورە پاداش و خەیر و ئایشا و خێرخوازاوەوە خێرۆمە ناوەوە کە ئی عەزیەتە شاکێشتن و بەردەوامی ڕەمەزان پاسەوزان و هەر وێرەگانەوە ئینای دێدەگێوەنە و ئی پیش نوعیەتە خوانێ ڕێگوەزێ پێی ڕۆچەوانە خوا جەزاتەوە ئینشەڵڵا. وەڵاهی جا مەسەلەی ئینامێت لێ ڕەمەزانینە و شمێجانەکە کردن تا سەرەتا یەکەم ئیفطارێون پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم فەرماوە هەر کەسێوە ئیفطار و ڕۆچەوانێوە کەرواتە نانش بۆ پەنە ڕۆچێش پێی کەرووە ئەجر و ڕۆچەوانەکەیش دەستگنەوە بۆ بەمایی چەنەوەش بێ خوای گەورەی بەرەکەت ڕزق و ڕۆزیش و بۆ بەمایی وە شەویسی و مەحەبەتی بین و ئاکەسانە
ئینەج بەڕاستی یارمانێ مبارەکەنە کەشمە تاودێ خەڵکو و دەگایەکە پێوەرە گردی کۆکردێ دوورینەکان نزیکی وەزدێەوە پێسە سیلێ وە ڕەحمی هەم سیلەن هەم سەدەقەن ئینشاءڵڵا ئەجر و پاداش و شمە و ئازیزا کە زەحمەت کێشا بەڕاستی ئەجرەوە گەورن و من دەستوەشیم پێی تەوام و ئەنیشا هەن کە بەڕاستی زەحمەت چاکێشت جە واردەکەنەوە ئی ئەزیزێچە کە پشتە و کامێرەیە و مردێنێ بەڕاستی ئێمە چەمداری چاکەنوێ کە فرە عەزیەت کێشاوەتا چیمانگەنە ئینشاءڵڵا ئەجرچا چەندین قات و ئەجرشا ئینشاءڵڵا بە شێوەوە گەورەتر و خاستەرە کە تاوا بەرنامەوە ئاینی بەرنامەیە کۆمەڵایەتی واڕاوە پێ لێ خەڵکی ڕۆچێ گلایەوە قوبوڵ بۆ خوای گەورە پاداش و خەیری تابەوە پێ کۆکردەوە ئێمە چی مزگیێنە و چی دەگا ئازیزێنە قوربانە مامۆستاگیان دەستەوەش بۆ یاخوا مۆلاو ئینشاءڵڵا ئینشاءڵڵا دەستەوەش بۆ یاخوا حاجیگیان بێمە لای بەڕێستان فەرموو مایکەکە با لای خۆت بێ باسی ئەم گوندەم بۆ بکەیت سەرەتا لە ناوەکەی بۆچی ناوباخان جا شوێنەکەیکەوێتە کوێ و سروشتی ئەم شوێنە بۆ باسکەین ئەم ناوباخانە لە سەرەتای نەوەیەکەوە بەڵێ ئێمە لە کیمیابارانەکەەوە کە هاتینەوە بەڵێ هاتینەوە ئەم دێە و ئەم شوێنە ئەمە پێی ئەڵێن ئەم منتەقەیە کە خۆمانی حاڵیان پێایە لە پێش ئەنووت کلکەی باخ بەڵێ وەک بڵێ ئەخیری باخەکان ئەخیری باخە بەڵێ بەڵام دوایی ئەمە منتەقەی پێ ئەڵێن منتەقەی باخی سێدەبەگی پێڵێن بەڵێ ئەم سێدەبەگ تقریبن ئێمە بنەماڵەمان وەک بڵێ بنەماڵەمان ئەگەر هەمووی لەیەک بڵێنەوە ئەوەی کە من تا ئیسە بزانم 52 ماڵمان 52 یانی لە بنەماڵی ئێمە خاوەن ئایلەیە ئیسا لە بنەماڵەی سێدەبەگا بەڵێ بەڵێ بەڵام ئێمە 8 ماڵمان ئەوەتان لەگرا لێرە ماوە لەگرا ماوین و کردومانە بەدەیەکی خنجیلە و ئەتر ئەمەش بعدێکیانە الحەمدە ملا عمرەوەنە ئێمە هەیەک بنەماڵین پێی ئەڵێن بەڵام لەنەوە یەک کە هاتینەوە ئەگرا ئەتر ئێمە دڵمان بۆ خۆش وتمان بابیکەین بەدەیەکی خین لەگەڵ ئامۆزەیەک بوو ناوی محەممە خوا ئەفریقا ئەمری خۆی کردووە محەممە مۆلو حەقەت ئەو وتی کەمان وتم بەڵێ وتی بۆ نەیکەین بەدێ برا بۆچی بڕۆینەوە بۆ خرماڵ و ئەمانە کورم با وتم دێ وەڵا مامەگیان بەسەر چاو منیش حەزەکەم ئەتر ئەلحەمدوللا خوای گەورە ئێمەی کرد بە سەبەب و کردمان بەدەیەکی خنجاوە دۆری ئیسە 8 ماڵێکین خو بەڵام مناڵەکانمان بە لەماوانەوە دانانیشن ئەگینا خۆی تا بنەماڵەکەمان تقریبا ئەگە هەموویان لەگرا بواەن ئەوانەی کە ژنیان هێناوە و خەڵکی ئەم دێنە حەقە دۆری 20 مناڵێکمان هەیە لە دەرۆیە ئەلحەمدوە لە دەرۆیەوە ژنیان هێناوە و لەگەر لای ئمە دانانیشن ڕۆژتن بۆ دەرۆ هەتا بۆ نموناوە ئەگەڕێنمەوە ڕایەکیان پیاوێک هات پرسی ئەم دەیە چەند مناڵی خۆریوەیانتان هەیە وتمان وەڵا ئەلحەمدا مامۆسامان تایە و دوو دکتەرمان تایە و ئەمانە وتی ماشاءڵڵا ئەم تێ4 ماڵەیە وتم ئەرەوەڵا ئەلحەمدا من تێ4 مناڵم مامۆسان و ئەوە دوو ئامۆزەم هەن هەردووگیان دکتەرن و ئەلحەمدا مامۆسامان خوێنەوانمان زۆرە ئەتر ئەلحەمدوللا لۆ چاوە لەخوا بەدیابێ ئەتر کاتی خۆی کە ئایانون یانێ حکەم لە 93 و ئەوانە ناونووسێک هات و وتیان نازان ناوی بنێنی چی وتم نابرا یەکێ وتی ناوی بنێن تاشڵە یەکێ وتی ناوی بنێن کلکەی باغەر وتم نابرا وتیان ئەیچ وتم ڕێ ئێمە چوار پێنج جێ بوون کۆمان کرد بە وتمان کاکێکیان ئەمە ناوباخانە ئێمە ئەوتان لە ناو باخەکانە باخی خۆمانە و مڵکی خۆمانە و ئەتر ناوانە ناوباخان یاخوا دەستان خۆش لەو کاتۆتر ئەلحەمدا بەم شێوەیە تا ئێستا ژیاوین ئێتە وردە باخەکانتان ناوەدار کردەوە ئاژەڵداریمان گۆرە و کردووە ئەلحەمدا ئاوادان کراونەتەوە لەخوا بەدیاوێ و ئامۆدانەکانیشمان هەمویان یەن بەهاوینا یەن سەردانمانەکەن و یەن بۆ ناوباخەکانیان و هەمویان ئەوانیش ئەوە من ئەڵێم هەمویان باخیان هەیە لەگرە باخەکان سەمەری باخەکان چی وەڵا ئەلحەمدوللا هەنجیری تایە گوێزی تایە هەرمەی تایە هەڵوژەی تایە قەیسی تایە ئەلحەمدوە هەموو مێوەهاتێکی تایە بۆ هەناری تایە بە زۆرتر هەنارە ڕاستە لەبەرەوەی کە سەرچاوی زەڵم ئاوەکە دێ ئەلحەمدوللا ئەوە تەئسیری هەیە بۆ ئاوادانی باخەکە ئەلحەمدوللا ئێمە خۆی کاتی خۆی باخی سەبەک گەڕان بۆ مامۆستا کاتی خۆی ئەم باخانە وشک بوون لە تاڵەکانی
تقريبا شەتەکانە مامەیەکم بوو خوا عەفویکە مامەیەکم بوو ناوی محەممەد سیفەتاحیان پێڵێ پێوت ئەو پیاوە کەوتە سەرخواری لەم ناوباخانەکی تێمە پێڵێ ناوباخان فەرزەیەکی گەڵاخەزانی ئەم باخەی بردە کەرکووک دارەی ئەو کاتە دارەی ئاو ئەمانە لە سلێمانی هەر نەبوو لە کەرکووک بوو مامەم بردی بۆ کەرکوو لە کەرکووکۆ بردی بۆ بەغا لەوێ ئەمری 4 ئینج ئاوی بەڕسمی هێنا بۆ باخی سێدەبە ئیسەیش تا ئەلحەمدوللا ئیسەی هەر بەردەوامە و ئەو گۆنجە ئەوە کە حکومەت هێناوێتی هەر ئیسەی حادرەوە ئەماوە بەو ئاویە دەری هەر بدایەتی ڕێگاوبانی هەبوو ینی ڕێگاوبانیشی بەڵێ ئێمە بە هاوینە ئاهاتینە ئەگرا هاوینە هەوارمان بوو بەسەنا ڕۆژینەوە بۆ هانەی خۆر ئاوە زۆر باشە دەستور خۆش بێت کاکاژیان ماوەساگیان بۆم باسکی پێشتر باز لەوە کرێک لە شوێنتان لە هانی قوڵ و ئەو شوێنانە بوو دواتر هاتونە تەمە چۆنی بوو ئەوێ بۆ لەوێ بوون دواتر هاتنە خوارەوە بەڵێ وەڵایی بۆ گوندی هانەی قوڵ عەرزت کەم گوندی هانەی قوڵ تەبان وەکو باوکم فەرمووی یەکێکە لە گوندە دێرینەکانی هەورامان هانەی قوڵیش لەوەوە هاتووە کە کانیەکە ئاوەکەی هەڵە قورتێ ئەوە نییە کە لە لاوە بێت وەکو کانیەکانی تر لە عەرزەوە هەڵە قوڵێ بۆیە ناویان ناوە هانەی قوڵ ئەم هانەی قوڵە طبعاً زیاتر لە 100 ماڵ بووە پێشتر دواتر طبعاً لە ساڵەکانی 78 حکومەتی بەعسی گۆڕبەگۆڕ کە هەموو دیەکانی هەورامانی ڕاپێچی ئوردوگاکان کرد خەڵکی هانەی قوڵیش هەموو ڕاپێچ کران و هێنایانە ئوردوگای خورماڵ ئوردوگا زۆرە ملیەکان لەوێ هەمووی لادیەکان ئەمە طبعاً بەردەوام بوو تا ساڵی هەشتاکان لە هەشتاکان ئەوە بوو شەڕی عێراق ئێران دەستی پێ کرد و دواتر تا ساڵی هەشتا لە هەشتا ئەو مزاهرەکە ڕوویدا ئەوەی کە لە مەنتیقەی هەورامانات و لەگەڵ هەڵەبجە هەندێکمان ئەو کاتە چوونە ئێران هەندێکیشمانەوە ئەوانی ژاوارە بوون بەرەو شارەکانی تری کوردستان هەتاوەکو گەشتەوەی کە با بڵێن کیمیاباران و تر بەتەواتی ئەم مەنتیقە چۆڵ کرا وەکو جارانە یانوێت بوو بە محەڕەمە هەر لە کانی پانکە بەم لاوە چۆلەکە نەیەتوانی وەکوڵێ باڵ بوەشێنێ بوو بووە محەڕەمە دواتر ساڵەکانی دوای نەوەتەکان ئەو خەڵکەی هەندێکی گەڕایەوە بەو شێوەیە طبعاً ئەم ناوباخانە هاوینە هەواریان با بڵێن بەوەی مستەڵەحاتی ئێستاڵێن خانەباخ بووە خانەباخی ئەو تایفەی ئێمە بووە کە سەیدەبەک خۆیان لە هانەی قوڵ بوون بەڵێ خۆیان لە گوندی هانەی قوڵ بوون 7 کوڕی هەبووە لەگەڵ چەند هەمویان لێرە ئەمە خانەباخیان بووە لە هەر کەسێک هەر کوڕێکی و لەسەر بەشی باخی خۆی خانووی پیان وتووە کێڵێکیان دروست کردووە کە ژوورێک بۆ ئەوەی کە طبعاً هەر سەرەتای بەهاران هاتوون هەتاوەکو درەنگانی پاییز لێرە بوون دوای کۆکردنەوەی بەروبوومی باخەکانیان دواتر گەڕاونەتەوە بۆ زوسانەکەی و ئاژەڵداریوانە گەڕاونەتەوە بۆ دەکەی خۆیان هانەی قوڵ بەڵام ئێمە بۆچی بەشێکمان با بڵێن هاتینە ئێرە کۆمەڵی هۆکارە بوو یەکێک لەوە هۆکارانە گوندەکەی خۆمان تا ئێستا ژاوەدان نەکراوەتەوە لەبەر سەختی شوێنەکەی لەبەر حکومەتی هەرێم بەڕاستی تا ئێستاشی لەگەڵا بێ ئاوڕی لێ نەداوەتەوە نەجادەی قیری هەیە نە مەسەلەن کارەبایی هەیە نە هیچ خزمەت گوزاریەکی بۆ نەڕۆشتوە هانەی قوڵ تا ئێسش ئەتوانم بڵێم تاکە گوندە مەحرومە لە هەموو خزمەت گوزاریەکی هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان لەبەرەوە هەندێک لە ئەوانەی کە ئێمە هاتینە ئێرە ساڵی 91 من پێشتریش لە خزمەت مامۆسایەکی بەڕێزە عەرزم کرد ئەتوانم بڵێم ئەم دێیە تاکە گوندە لە سنووری هەڵەبجە یانێ کە زووتر ئاوەدان کراوەتەوە یەکەم گونداتوانم بڵێم چونکە ئێمە من بیرمیە 1990 ئێمە گەڕاینەوە ئێرە یعنی بە 4 ڕۆژ دوایی ڕاپەڕینەکەی حوتی سلێمانی کە لە سلێمانی حوتی 3 ڕاپەڕین بوو ئێمە 11 هاتینەوە ئێرە هاتینەوە ئێرە یانێ لەو کاتەوە ئەم ناوباخانە ئاوەدانە لەبەرەوە بەو شێوەیە یعنی ئەلحەمدوللا لێرە تا ڕادەیەک هەم نزیکە ئاوەدانیە نزیکە لە خورماڵەوە هەم نزیکە مەسەلەن لە باخ و
فەلاحەت و ئیتر خەڵکی ئێرەش سەرقاڵە یان بە ئاژەڵداریەوە یان سەرقاڵە هەندێکی بە باخداریەوە لەبەرەم هۆکارانە بۆیە ئێرە ئەوەدان کراوەتەوە. مامۆستایان قوتابخانە و کەرتی پەروەردە چۆنە لێرە؟ قوتابیان ڕۆکەنێکوێ بۆ خوێندن؟ وەڵا قوتابیان من خۆم لێرە قوتابی بوو، من لەم دێمان تا ئێستا قوتابخانەی تیان نەبووە. ئەوەی ئێمە هەر لە سەردەمی ئێمەوە ئێمە چوونەکەی بۆیان چی؟ وەڵی بەشێکی هۆکارەکە ئەوە بوو کە سەرەتا با بڵێن قوتابیمان کەم بوو، قوتابیمان کەم بوو هەر لە دەڤەرەکە هەموو ئەو کاتە لەبەر وەزع و گرانی و نەبوونی خەڵک ئەوەندە نەیە پەرژایە سەر ئەوەی کە با بڵێن ڕوو لە خوێندن بکە، ئەوەندەی کە خەریکی گەنج هەمووی خەریکی کۆڵبەری و نەهامەتی و ئەوانە بوو چۆن بژێوی ئەو ڕۆژەی دابین بکات، نانووی ئەو ڕۆژەی دابینکە نەک ئێمە من بیرم یان یعنی ئێمە لە هەموو سنووری ئەم قەزای خورماڵە 25 تە لەبە بووین، 25 قوتابی بووین. یعنی دوایی من یەکێکم لەو کە خەڵکی ئەم دێم تاقە قوتابی قەزای خورماڵم کە لەسەر ئاسی قەزای خورماڵ یەکەم کەس لەم خورماڵەوە چووە زانکۆ من یەکەم قوتابیم کە خەڵکی ئەم دێیە ئەو سەردەما بەڵە لە ساڵی 96 بۆ 97 من تا یەکەم قوتابیم کە چوومە زانکۆ. لەش سا وڵا پێم خۆشەکەمێک باسی مزگەوتیش بکەی، ڕۆڵی مزگەوت لێرە چۆن مزگەوتان دروست کرد و چۆن بنیاتان نادوایەکەم گوندەکەتان ئاودان کردەوە؟ وڵای مە ئەوەی ڕاستی بێ هاتینۆ ئێرە مزگەوتمان نەبوو، خەیمەمان بوو جەماعەتێکی خەڵکی هینمان لا بۆ ئامورە دەمی حەواژماڵێک لێرە بوون ئەوانی ئەو کاتە نەهێنە 92 ئەوانە ئەوان لێرە بوون تا ئەوان حەقەنەوە چوار چوونەوە بۆ هێن بۆ دەکەی خۆیان ئێمەش بۆ ئامورێ ئێمەش لێرە حەقەت بناغی ئەم مزگەوتە جا باوم خوافو کەما بۆ کاتە وتی ڕۆڵە گیرن ئێرە ئەوە هەم بەم شێوە ئێوە من ناژیم ئەبێ یاوەکەتی من نایەژم بڕۆن مزگەوتی گەورە بکەنەوە بڕۆن خانوێ بکەنەوە ناوی بنێن مزگەوت وتی خانوێ بکەنەوە ناوی بنێن مزگەوت وەڵای من الحەمدولە لەخوا بەزیابێ مزگەوتێکمان کردو ئەو کاتە بەدار 95 مزگەوتێکمان کردو بەدار حتا 2012 ئەتر ئەو مزگەوتمانە حەقەتەوە بوو کتۆ خەڵک دەسەڵاتی پیا کرد و وەزعەت باش بوو ئەتە ئێمە لەخوا بەزیابێ مخین خێرۆمان یارمەتیان دانی و تۆ خۆشمان دەستمان لێدا ئەم مزگەوتمانە کردو الحەمدولله ئیسە کە هاینتیایە خۆش بێخوا ماوەسا یان دووبارە سڵاو لێ سپاسانەکەم ڕێوەش بێخوا باسی دەرس و دەور و کاک حاجی باسیەوەی کرد کە ماشەڵڵا خەڵکی ئەم گوندە هەمووی پێگەشتووە دکتۆر و مامۆسا و یعنی زیرەکەن الحەمدوللا بۆ نییە کە مەسەڵەن شوێنەکە بچووک بێت و ئەو بێ چۆنیە خوێندن و کەرتی پەروەردەوانە قورس نییە بۆ تەلەبەکان لێرەوە هاتوو چۆ بکەن و بچنە خورماڵ و بۆ خوێندن؟ بەڵێ بەڕاستی الحەمدوللا یعنی ئێمە هەر لە سەرەتاوە کە وەکو ئەوەی کە باوکمەوان ئاماژەیان پێکرد لە نەوەتەکانە لێرە نیشتەجێ بووین تقریبا نزیک بە دەمناڵێکە بووین مناڵی ئەم ماڵانە الحەمدوللا ئەو کاتە کە لەگەڵ ئەوەیە چۆن بڵێ وەسائلی گواستنەوە و سیارە ئەم جۆرەشتان زۆر کەم بوو هەموو خورماڵە لە خەتی خورماڵ بۆ زەڵم و ئەحمەداوە دووسێ جێب هەبوو لەگەڵ ئەوەشە ئەوانیش ئیتر ڕاستی وەکوێنڵێ بە بێبەرامبەر نەبوو وەزعی مادی و کاتی خەڵکیش ڕاستی زۆر زەعیف و لاواز بوو دوانێ و تاسیری کردو دەستەوەی کە خەڵکێکیش نەخوێنێ بە دڵنیاییەوە بەڵێ بەڵێ خەڵکێک هەبوو هەر وازی لە خوێندن هێنا خەریکی کۆڵبەری بوو بۆ ئێران جا قەزمەوەیە مناڵەکانی ئەم لادەیە نەک ئێمە تا ڕادەیەک یعنی نزیک بووین لە خورماڵەوە ئەوە مەکتەبمان تا قۆناغی سەرەتایی و بنەڕەتیەکەمان لە ئەحمەداوا بوو بە حکمیەوەی ئاماژەیان پێدا ئێمە کەم بووین دوجاریش کە چوینە قۆناغی ئامادەیی و دواناوەندی لە خورماڵەمان خوێند الحەمدوللا بە سەرکەوتوویی قۆناغەکانی خوێنمان لێرە تەواو کرد هەر هەمومان وە پاشانی ژڕوومان لە زانکۆکان کرد لە پاڵیشە لەگەڵ ئەوەشە الحەمدوللا من حەزەکەم لێرەیە ئاماژەی پێ بەم کە دەرس و دەوری تەلەبە بێجگە لە خوێندنەکە کە وەکوونەڵێ بە گەرم و گوڕیەوە ئەو کاتەش ڕاستی ئەگەر بڵێم وەکو وەزعەکە وەکو ێسەوا بوو بەڕاستی مامۆسا خۆبەخش بوو بەڵام لەگەڵ ئەوەیە
ئیتر وابزانم تەسیرات و دعمی باوکانی و کاتە بوو خوێندنیان زۆر گەورە کردبوو بەڵام ئێستا مع الأسف یعنی چۆن بڵێ حکوومەتی هەرێم ینی بەڕاستی چارەنووسی خوێندنی بەرەو وەکوی نەڵێ تونێلێکی تاریگە با وای لە گەنجان کردووە بە تایبەت لای قوتابی ینی بەرچاوی ڕۆشن نیە مەیوس کراوە لە خوێندن ئەمە بووەتە هۆکارێک بەڕاستی ئەو کاتە بە گەرموگڕی و جدیاتەوە ڕاستی ئەمان خوێند هەر لەگەڵ ئەوەشە بەڕاستی ئێمە ئەم مزگەوتەمان کە مامەم ئاماژەی پێە ئەلحەمدولیلا لێرە لە خزمەتی مامەم و مامۆستا ناسیحی برامە کۆمەڵی قوتابی هەم لادێکەی خۆمان هەم دەور و پشتیشی کە لەم سنوورە تەوزیع بوون ئەمان خوێند زۆر بە کورتی بۆم باسکە هاوشانی خوێندن و دەرس و دەوری مەکتەب و ئەوانە دەرسی قورئان و مزگەوت و ئەوانەش بوو بۆ مناڵ و بۆ گەنج و ئەوە لەو سەردەمەدانی ئاوادان بوو ئەم شوێنانە بۆ شتانە ئەلحەمدولیلا بەڵێ هەروەڵا وەکو ئاماژەم پێکرد ئێمە هەموو ڕۆژێ ینی بەیانیانیش لە خزمەتی مامەم و مامۆستا ناسیحی برامە ئێمە قورئان فێروین و قورئانمان خوێندووە و تەجوید بەڵام سەرەتا وەکو نەڵێ ئەوەم لەبیر نەچێ وەکو وەفایەک بۆ مامۆستایانی ئەحمەد ئاوا ئێمە بیدایەتیش ماوەیەک لە خزمەتی ئەوە نابووین کۆمەڵێ مامۆستای بەڕێز لێرەوە سڵاو و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆیان کە بەڕاستی من خۆم بە خوێندکاری ئەوانی ژەزانم لە ئەحمەد ئاوایە ئێمە ئەو کۆمەڵ قوتابی کە لێرە بووین ماوەیەک لە خزمەتی ئەوانیشا بووین جا بەڕاستی بە تایبەت ئێستا جەوی ڕەمەزان ئەگەر لە خزمەتانە کەلیمەیەک هەر وەکو لەتیفەیەک باسکەم بیرمە ڕەمەزان بەڕاستی جەوێکی معنەوی بۆ ئینسان ئەخولقێنێ بە تایبەت لای گەنجان لە سەردەمی مناڵە جا بیرمە ئەو کاتە مامۆسایان واعیزەکان لادێ و لادیانە کرد لە نەوەتەکانە لە شەوانی دانیشتنە ئێسش بیرمە دوو مامۆسای بەڕێز لە ئەحمەد ئاوەوە هاتن بۆ ئێرە شەوەکانی قەدر بوو دانیشتین تەزکیرە و کەلیمەیەکیان عەرز کردین کەلیمەیەکی ئیمانی ئەو کاتە ئێمە ڕاستی وەکو چەرەس و یام شەوچەرەی شەوان لە کاتی دانیشتنی شەوانی قەدرا زیاتر شتە خۆماڵیەکان بوون جا ئەوان ئاگادار نەبوون ئێمە لە پۆرتمان هەیە وابزانم پەپکەشی پێ ئەڵێن بە سۆرانی ئەمە لە دەرەوە لە هەر لە ماڵەوە حازرمان کردبوو وەکو شێوەی ئەندازەیی پاقلاوە شێوەیەکی مەعینی وەرگرتە بوو جا ئێسش بیرمە دوایی کاتێ مامۆستاکان خواردیان چرا بوو دوایی وتێن ماڵم ئاوا کردن دوایی لە دەرەوە بە ئێمەی وت وتی ماڵم ئاوادان وەڵا ئەوەنە تون قەپم پیا کرد بەڕاستی ئازاری دانەکانم بوو وامزانی پاقلەوایە دەزی چاوەڕ مامۆستای بەڕێز ئەکەوێتیم مامۆستاگیان مامۆستای عەزیز ئاماژەی بەوە کرد کە قەدیم مەجلیس و کۆبوونەوە و ئەنی ئەوە بوونی هەبوو ئێستا تۆزێک پاشەکشەی کردووە باسی مەجلیسی جارانم بۆ بکەی ئەگەر لە ڕەمەزان بێ یاخو بەدەر لە ڕەمەزان چۆن کۆبوونەوە خزمان و دۆستان لە دەوریەکە ئێستا چۆن هەڵەسەنگێنی بەڵێ سەرەتا بەخێراتنانەکەم دۆسپاس مامۆستا جارانیش وەڵاو مامۆستا فەرموویەمەش قوتابی بوون لە خزمەت مامۆستاکانە دەرس و دەرمان هەرە خوێند و دەرسمانە بوو وانەی تەجوید و بەڵێ ئەمان خوێند جەنابە لێرە بووی تۆش ینی لە خوڕماڵ بووین ئەوە لە خوڕماڵ بووم ژیانی گوند چۆنە حەز و خولیای زیابە خۆشە الحەمدوللا دەست چاوە خۆش مامۆستاگیان حەزەتی کێشە مامۆستاگیان پێم خۆشە جەنابەت کەمێک باس لە گەنج بکەی ڕۆڵی گەنج لێرە خەریکی چین بێکاری و دانەمەزرانوانە تا چەند تەسیری کردو سەرەوەی کە لە گوندەکانە گەنج نەمێنێ ڕوو لە شار و شوێنەکانی تر بکە سەرەتا زۆر سپاس بۆ خۆی گەورە بۆ هاتنی ئێوەش و بۆ ڕێخستنی ئەم مەجلیسە خنجیلانەی لەم ماڵی خۆی گەورەیە بۆ ئەم مەجلیسە ئیمانیە بەڕاستی سەبارەت بە وەڵامی پرسیارەکەی جەنابتان ئەو کەشەی کە باڵی بەسەر هەرێمی کوردستانە کێشاوە و ناوچەی هەورامان و باڵێن قەزای خوورماڵیش بە تایبەت گەنجیش کێشەکانی گەنجیش بەدەر نییە لەو هەموو کێشانەی کە لە ئەمڕۆی کوردستان و واقعی کۆمەڵگەیە هەیە بەڕاستی هەرچەنە گەنج دەینەمۆی کۆمەلگایە ئەبێ زیاتر ئیشی لەسەر بکرێ ئەبێ ئاراستە بکرێ ئەبێ پەروەردە بکرێ هەتا پێنەگا تێناگا بەڵام لەگەڵ ئەوەیە پێویستە یعنی ئاوڕێکی جدی لە گەنج بدرێتەوە بەڵام ئەتوانە بڵێم ئەوە لە ئاستی تموحی ئەمڕۆیە کەمە لەبەرەوەی عادەتەن وەکو مامۆستایانی بەڕێز باسییان کرد کاتێک گەنج ئاراستی خۆی بدۆزێتەوە ئەوێ بخوێنێ ئەوێ پێ بگا ئەوێت داهاتوێکی دیاریکراوی هەبێ بەڵام بەداخەوە لە ئەمڕۆیە ئەوە تۆزێ وونە ئاراستەکان ناڕوونن
لە ئاستی خوێندگەکانە لە ئاستی دواناوەندی و ئامادەیەکانە حتا ئاستی زانکۆ و پەیمانگاکانیش لە کاتێکا بە گەنجێ گەڵی ڕۆڵە بخوێنەوانەکەت بە جوانی بخوێنە ئەڵێ مامۆستا من تەعین نابم بۆچی بخوێنم یعنی لەویات و ئاهێکی سارد ئەچێژی کە ئەوەی کە ئەتەوێ ئاراستەی بکەوێت ئەوەی کە ئەتەوێ ئیشی لەسەر بکەی بەڕاستی تووشی نامۆبوونتەکە بەڵام لەگەڵەوەشا من پێم وایە نابێت کۆڵ بدەین ئەبێمە چاومان لە ئەمڕۆ بێ وەزیفەکانی ئەمڕۆمان جێبەجێ بکەین تا سبەینێ خوا گەورەی ڕاستە پێویستی بە پلانی تۆکمەیە بەڵام نابێ ئینسان بەبێ ئەمەل و بە ئومێدیش دابنیشە بەڕاستی کەسێک کە ئیمانی بەخوای گەورە هەبێ ئەبێ ئەمەلدار بێ ئەبێ ئامانجدار بێ ئەبێ ئومێدی هەبێ مرۆڤ بەبێ ئەمەل و بەبێ ئامانج و بەبێ هیوا ناتوانێت بەردەوام بێت چاو خۆشەتی کێشە باوسەیان حەسکە بۆ وەرامی قسەکەی من و تۆ قوربانەوە ژیان و دلێ لادەگا و نەچنینە کەشە ئارامە کە هەن ئاجۆ وەشە کە هەند لە ئیمڵکات لە ئیباخا چنی وش سەنگی بڵێ سەرەتا سپاس تا کرد دەستاوەش بۆ یانە تاوا بۆ خێر بێت یاخوا خێر تازە و ئینشەڵا خێر بەدێوە چەنی بێتە یاخواوەش بی بەڕێزا بەڕاستی ئێمە قەیمیمان فەرماوای گیواو سەر و بنجە وێشەوە مزیەوە گومانش نییە چەنە ئێمە لادەگانە ژیوێن مێ و لادەگای یاونێن مێ پەنە وی لادەگایش لە ئەقڵ وایگێتەن بەڕاستی ئا خەڵکە کە زروف و زەمانێ وە لادەگانە بێ بوو ژیوا بوو ئیسە دەست مەگنەوە بەڕاستی بێگومان من فکرمێ زێدەگا وێمانە هانە قوڵی کە ئەگەر لا دیوارێەوە وڕێ ڕاستینە ساحبیانەکە نێپاگەرە 10 نەفەر 15 نەفەر مەمەتە وەشکەرێنەوە مردێەوە مردێ هەتا ساحی مردەکە نامێ سەربارە مزیوە ڕیشا تاچە یا سەرشا تا کەسب ڕۆژ دەبێت سەر تاش و یا ڕیش تاش و بەڕاستی ئەمە دەم و یەکتینەوە بینی یانە من فکرمێ ئەگە وێرەگانێک چا لە چاشتی بێ یانە هەرکایما دوی یەری هامسێ کاس هامسا شاپەی بەرێ یعنی لادەگات شێوێتەر بویسە شێوێتەرە ئیسە خزا هامسا بەپەرسەوە هامسای چێژ گوزەری و چێژمە گوزەری و چێژ بۆ چێژمە بۆ جیوای شەینا جیوای چەنە موبایل کە این موبایل لە مەردا ئامان سە زیینەکەش گنیێنی چاڵی بەڕاستی زیینەکەش گنیێنی چاڵی یانە توتانە یانۆ من چوزانانی یانۆ من چەنینا بە موبایلەکە دوورەماچی مەرحەباوەشن دێ ساقن دێ جیوای تا چەنی ناجی چەنی نیە دەی تو چوزانی جیوای من یانۆ من چەیناوی چەنی نییە خۆ تۆ کە نەدلی یانۆ من مەزانی یانۆ من چەنی نایە من چەنی ژی و یا چەنی مەجی و چەنی زاڕۆکان چەنی چەنی نییە نەبەڕاستی اینجا گەورە وچکلەی بێ بەڕاستی خۆی سەنە کاکە مەنەنوونە دێدی مەنەنوولە ماموو مەنەنوولە لالوم مەنەنوولە بابا مەنەنوونە واڵی مەنێنە و نەمەتیە مەنێنە و فلان و فیسا هیچ کام نەمەنێنڕاستی گر تێکەڵی بینەوەی سەزارۆ ئانن من نزیکە و 35 ساڵان ئیمامەتی کرد و پێی مزگیەوە زیاتەیشە چیماوەڵینەنە واتم کشێنیش لۆ لاواچ و ئیمامەتی چێشا منیش تاو کەوش وەخوا ئاواز من بارە بڕێ بڕوا بەڵاش من بارە بڕێواسی ئیمامەتی چێشا منیش تاو کەوش ئیسە پاسش بەنامە دەستاوەش بۆ میشە وشی نەبیدی ئینشاءڵڵا ئومێدم چانن کە ئی بەجلیسە کە چێنە نیشتی مێرە ئیدە هیچ لێوەنە دەست بەگون و ئیسە مەجلیسی چانە هەن نیشتە نەرە غەیبەت کەرۆ نیشتە نەرە خوا نەخواسە غەریک و چی واردەوە چیوێتەریا کە خوا پنەژناوەشە خی پنەژناوەشە بەزێمە چێگە نیشتێ مێرە ئەگە خوازە لە جەلال و قیامەت ئەی تۆ زەما پێی بۆەوە وەسمانە نەکەم نییە یانە بەڕاستی ئمە مەبوو بە کەمیش بزانمێ کە یانە خوانە و نیشتێن مرە و عیبادەت و خوای کەرمە و بەندایەتی خوای گەورەی کەرمە و ڕۆچێ ماکەدە و ڕۆچێ شاپەی کەدی مێوە و یانە شاوا بوو ئینشاءڵڵا کە چێنە نیشتین بەرە ئی ماوە خەریک و عیبادەتین مێ باوەڕکەرەینە بە سەروەت و سامان هەرگیز مەسنیوانە ئێمە قدری فرەمەزانیانە بە حەگیز دەستمان مەگر چکو دەسەگن و ئەدێ لۆ یاگەتەوە زان چکو دەسەگن و کاکە ئیسە کاکە یانە واردەی نەبوو یانە بەڕاستی نەجواردە بووە سەروەش بێ بۆ ئیسە ئێمە ناوێتی مەجلیسە مبارەکەنە و یانە خوای نەجەلە جەلال و جەناتا تەشکیلدادەن عادەی تۆ بۆ بە سەروەت و سامان و بە زەڕێەوە بۆچیوە پوڵێ وزان تایبسانیش هەرگیز بە تایبسانی بەڕاستی دەسەوەش بیا بەڵازان خۆشەوی سامان بەم شازە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی دێخوان ئەلبەت بەرنامەکان بە سپۆنسەری دەستگای خێرخوازی بەخشینە کە هەر ئێوارەیەک ئیفتار و ئێوارەخوان بۆ گونجشتیانی عزیز دەکەنەوە بڕگەیەکی دری دەستگای خێرخوازی بەخشینەوەیە کە لە نێو گوندەکە تا ئەگەر ماڵێکی کەم دەرامەت هەژارە بێت سەبەتەی خۆراکیان ئامادە کرد و داوەشی دەکەن بەسەر ئەو ماڵانەدا دووبارە دەست خۆشیان لێ دەکەین خی گەورە پاداشیان باتەوە کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانەدا نەک لەم بەرنمەیە لە بەرنمەکانی دیکە و لە
کارە خێرخوازیەکان دیکەیان بەردەوام من خۆشەویستانمان تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ بێت.